هەناردەکردنی هێلکەی کێڵگە ناوخۆییەکانی هەرێمی کوردستان بۆ بازاڕەکانی ناوەڕاست و خوار و عێراق نرخی هێلکەی بە شێوەیەکی بەرچاو بەرز کردووەتەوە. بە شێوەیەک هەر کارتۆنێک هێلکە 15 بۆ 20,000 دیناری چۆتە سەر و نزیکی لە 35 بەرز بۆتەوە. بە وتەی فرۆشیارێک لە ئێستادا نرخی هێلکەی بازاڕی و کوردی بەرامبەر بوونەتەوە و هاوڵاتیان دەتوانن ڕوو بکەنەوە کڕینی هێلکە کوردیەکە تا خواست بۆ هێلکە بازرگانیەکە کەم ببێتەوە. هەفتەیەکە بێ تەبەق هێلکە بە 5.5 بوو لە پێشووترا، لە ئێستاە بۆ بە 6.5 لە هەر تەبەقێکە بڕی 1000 دینار زۆرە بۆ هەر تەبەقێ، بەڵامیتی دەسەڵاتی ئێمەش نییە. پێم وا بێ ئەچێ بۆ جنوب، بۆیە جنوب زیاتری پێیە، بۆیە لێرەش گرانیان کردو لەسەر خەڵک. دەسەڵاتی ئێمەش نییە، ئێمە پێمان خۆشە بیفرۆشین بە هەرزانتر و خەڵک ئیسفادی لێ بکە. تقریبان خەریکە نزیکە بێتەوە لە هێلکەی کوردی، هێلکەی کوردی لادێ کە ئێمە خۆمان لە لادێەوە هێلکەی کوردی ماڵان 4 بە 1000 کڕین. هەنی خەریکە نزیکە بێتەوە لە هێلکەی کوردی، وای لێتر خەڵک مەسلحەکە بەکار نایانێ. لەو حاڵەتەیە ئەگە خەڵک یەکدەنگ بەکاری نێنێ ئۆتۆماتیکیان خۆی هەرزانە بێتەوە، چونکە خەڵک نەیکڕێ بۆ خۆی داوەزێتەوە سعرەکەی. بەشێکی دیکەی فرۆشیاران دەڵێن تەنیا هێلکە نییە کە گران بووە، بەڵام بەهۆی ئەوەی بەرهەمێکی سەرەکی و خواردنێکی ڕۆژانەیە کاریگەریەکەی زووتر لەسەر گیرفانی هاوڵاتیان دەردەکەوێت. سعری نییە، سەماوەیەکە زۆر تاوە گران بووە، ئیستا زۆر گران بوو، جاران باشتر بوو، جاران بە 52 53 بوو، ئێستا بە 69 70 68 و ئاوایتە یاریەکە. ئێستا بەدانە 4 بە 1000 و 9 بە 2 ماوە پێرە دوێنە پێ 5مانایە بە 1000 ئێستا گرانیان کرد، گرانمان کرد، هەزانیەکەی هۆکارەکەیتان شتێکی ناوخۆ کەمە زۆرە، بەس ئەینەرین بۆ جنوب، لێرە کەم بۆتەوە لە جنوب زۆر بۆتەوە باقی وەسەلام. نەبوونی سیاسەتێکی حەکیمانە بۆ پاراستنی بەرهەمی ناوخۆ لەلایەن حکومەتەوە ڕۆژانە دەبێتە هۆی گرانبوونی شمەک و بەرهەمێک لایەنی پەیوەندیداری شیش ڕێکارێکی پێویستی بۆ کۆنتڕۆلکردنی دۆخەکە نەگرتۆتە بەر. بە پێی زانیاریەکانی پەیام کە لە چاودێری بازرگانی سلێمانی و دەستی کەوتووە، هیچ دوکاندارێک نابێت تەبەقێک هێلکە لە سەروی 6,000 دینارەوە بفرۆشێت و هەر فرۆشیارێکیش بەو نرخە پابەت نەبێت سزا دەدرێت. ئەمەش لە کاتێکدایە نرخەکەی لە هەندێک شوێن 6,000 تێپەڕاندووە و هیچ لێپێچینەوەیەک بۆ ئەو مەبەستە نەکراوە. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.